ئامادەبوانی بەڕێز و خۆشەویستم کاتتان باش بەخێراتنی هەموو لایەکەکەین بە ناوی هیوا فاوندیشن هەروەها بە ناوی سەرۆکی دەستگا یاخود بەڕێوەبەری ڕێکخراوەکەەوە نیانخان بەخێراتنی هەموو لایەکەکەین بە ئومێدین کە ئێوارەیەکی خۆش و ئێوارەیەکی پڕ لە ژیان و ئێوارەیەکی پڕ لە ئیرادە بێکەوە بەسەربەرین لەبەروی بابەتی کتێبەکە بانگەشەکردنە بۆ ئەوەی کە ئێمە لە بەردەم لێ قەومان و کارەساتەکانە چۆکدانەین و نەکەوین و بەهێز بین و هەوڵ بین سەرباری ئەو هەموو ئازارانی کە تووشمانە بێ وەکو کێوێک لە بەرامبەر لێ قەومانەکانە بوەستین و چۆکدانەدەین. وەکو تیمی هیوا فاوندیشن چەند ساڵێک ئیشەکەی لەسەر ئەم کتێبە. ئەم کتێبە جێیەکی تایبەتی هەیە لە ئێمە ئەڵێن خێزانی هیوا فاوندیشن چونکە بەڕاستی وەکو خێزانێک پێکەوە کارەکەین و قەرارەین و پێکەوەین. ئەم کتێبە جێیەکی تایبەتی هەیە بۆ نیانخان کاتێک کە من گەڕامەوە کوردستان و نیانخانم ناسی زۆر نەبوو عەزیزێکی خۆی برای عەزیزی لە دەستدا. ئەم کتێبە پرۆژەیەکی زۆر تایبەتیش بوو بۆ ئەو مەبەستی بوو خەڵک ئیستیفادەی لێ بکات چونکە خۆی زۆر ئیستیفادەی لێ کرد. سەرەتایەکی کورت یاخود کورتێک سەبارەت بە هیوا فاوندیشن پێشکەشیەوە بە ڕێز و خۆشەویستەکەین. طبعاً ناساندنی هیوا فاوندیشن ڕەنگە زۆر زەڕوور نەبێت لەبەرەوەی چەند ساڵێکە لە ڕێگەی پرۆژە جوانەکانی ئەو پرۆژانەی کە کوالیتیان زۆر بەرزە لە بواری هونەری و لە بواری کولتوریا خزمەتێکی گەورەی کولتوری ئێمەیان کردووە ڕەنگە هیوا فاوندیشن بناسن. هیوا فاوندیشن لەلایەن کاک هیوا ڕەوفەوە دامەزرێنراوە ڕێکخراوێک یاخود گروپێکی قازانجنەویستە ئامانجی خزمەتکردن و گەشەپێدانی کولتور ئێتیک و زۆر بابەتی دیکەیە کە ڕەبتیان بە کولتورەوە هەیە لە بوارەکانی چاپکردنی کتێب پێشکەشکردنی وەرکشۆپ هەروەها سەپۆرتکردنی پرۆژەی کوالیتی بەرزی هونەری ڕۆڵیان هەیە لە پەرەپێدانی کولتوری کۆمەڵگەی ئێمەیە بە ئومێدی بەردەوامی و بە ئومێدی پێشکەشکردنی پرۆژەی باشتر لەلایەن هیوا فاوندیشنەوە. بەڕێزان ئێستا ئێمە لێرە لەسەر خوانی کتێبێک کۆبووینەتەوە کتێبێک کە ڕەنگە بۆ کولتوری ئێمە بۆ کۆمەڵگای ئێمە لە ئێستاە گرنگێکی تایبەتی هەبێ بەوەی کە ئێمە کۆمەڵگای لێ قەومانە گەورەکانین کۆمەڵگای کۆستکەوتنە گەورەکانین یاخود بە تعبیری ڕۆماننووسی گەورەی کورد کاک بەختیار عەلی ئێمە کۆمەڵگەی پرسەین کۆمەڵگەیەک کە زۆرترین پرسەیتە زۆرترین ناخۆشیتە بە ئومێدیەوەی کە بەرەو ئیستیقرار و بەرەو ئەوە بڕۆین کە کەمتر ئەو لێ قەومان و کۆستکەوتنە جەماعیانە ببینی. ئەوەی ئێمە ئەمڕۆ لە پێناوی کۆبوونێتەوە ناساندنی کتێبەکەی شیریل ساندبێرگە بە ناوی بژاردەی دووەم کە مامۆسای ئەزیز و خۆشەویست مامۆسا محەممەد حەمە ساڵح تۆفیق تەرجەمەی کردو کردوێتی بە کوردی تازەترین کتێبی هی ساندبێرگە مامۆسا محەممەد حەمە ساڵح تۆفیق لێرەیە سەبارەت بە تەرجەمەکردنی ئەم کتێبە و هۆکارەکانی ئەوەی کە ئەم کتێبە بەلای ئەوە گرنگ بووەوە پەسەندی کردووە کە وەری بژێڕێتە سەر زمانی کوردی و تێکتان پێشکەشەکە مامۆسا بفەرمێتێ. جارێ پێش هەموو شتێک ئەگەر بەڕێستان کتێبەکەتان دەستکەوت و دەستانیشتەکەوێ ئەمڕۆ لە پاشەکی کتێبەکە بۆچی من ئەم کتێبەم کردە کوردی هەندێک بەورد دەوری پێنجلاپەڕەیەک من نووسیومە لەسەری بەڵام لێرە کورتەیەک من پاییزی ئەم کاتانەی 2017 نیانخانی سەرۆکی هیوا فاوندیشن تەلەفۆنی بۆ کردم تازە یەکترمان ناسی وتی من پێم خۆشە ئەم کتێبە هەیە ئۆپشن بی جەنابەت بیکەیتە کوردی وتی شتێکیان باس کردووە بۆ منوانە وتم وەڵاهی سپاس دەکەم نیانخان من ئەگەرم کتێبە نەبینم نازانم چییە من خەریکی
مەسائلی ئەنفال و جینۆساید و کتێبم هەیە لەو بوارە و ڕەنگە ئەمە بابەتی من نەبێ بەڕاستەکەی باوتم مۆڵەتێکم بە ماوەیەکەم کتێبم لا بێ بیخوێنمەوە بزانم چییە ئەلبەتە کە کتێبم خوێندەوە سێرەکەم ڕێک ئەوەیە کە قسەکەی ئەو ڕاستام کتێبە بابەتی منە بیکەمە کوردی کتێبی کەسێکە لێی قەوماوە هاوسەری لە دەستداوە لە ساڵ لە مانگی 2015 باشە لە وڵاتەکەی من پڕە لەم حاڵەتە لە ژنی بێ هاوسەر لە مناڵی بێ باوک و دایک یان بێ باوک بە زۆری من بەش بە حاڵی خۆم لەم بوارە گەلێک کارم کردووە 8 ساڵێک لە مناڵ پارێز بەرپرسی بەرنامەکان بووم کە لەگەڵ سەدان و ئەکرێ هیچ مبالغەی تیانێ بڵێ هەزاران مناڵ و دایکی مناڵەکان من مامەڵەم کردووە دواتر لە سەروەختێکی ژیانمان نزیکەی 4 ساڵ ڕاوێژکاری مەسلەی هاوکاری ژنانی ئەنفال بووم لە دەستگایەکی نەتوەیە گرتوەکانە دیسان 4250 ژنی بێ هاوسەر من مامەڵەم لەگەڵا کردوون و لە بەرنمەیەکی فراوانە بۆ ئەوە دواتر سکێڵەکەەوە کۆڵێ بەرز بووە لە ساڵی 2002 من وەک تەکلیفێک چووم بۆ سەرپەرشتیکردنیان بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی لەوێ وەکۆڵێ بازنەی مەسەلەکە زۆر زیاتر بوو من بۆ ماوەی نزیکەی زیاد لە 5 ساڵ مامەڵەم لەگەڵ زیاد لە 32,000 ژنی بێ هاوسەرا و مناڵەکانی و نیان و وەکڵی هاوکاریکردنیان لە پارێزگای سلێمانیە ئەو سەروەختە منی لێ بووم بە گەرمیان و بە هەڵەبجەشەوە نزیکەی هەمان ژمارەش کەم ئەندام و خەڵکی پیر و چی باش ئەمانە فعلن کە من خوێنمەوە بواری منە من کە خوێنمەوە ڕاستیەکەی زۆر بە کورتی ئەم ژنە کە لێی قەوماوە ژنێکی سەرەکیە من خۆم بەشێکیش لە ژیانم 2 ساڵێک لە ژیانم لەگەڵ ماڵ و مناڵە لە وڵاتەکەی شیرێلسان بێر بووم بە چاوی خۆم و بە مامەڵە لەگەڵ دەیان ئەتوانم بڵێن دەیان ژنی بێ هاوسەر و مناڵی لێ قەوما و ژنی تاکدایک و ئەوانەی کە شیرێل لێرە باسییانە کار کاڵێم ژنی تاکدایک ئەوەی کە باوک دیار نییەیان لە هاوڕێک بۆ ئیتر وەکۆڵێ ئەرکومەی نەتیەکانی کەوتۆ بەسەر ژنەکە دەستمدایە من ڕاستەکەی لە مانگی 2018 کتێبەکەم تەسلیمی بەڕێزنیان خان کرد ئیتر هەندێک دواکەوت تا ئەوان وەکۆڵێ موافقەتیان بۆ وەرگرت و ئیستا من خۆشحاڵم ئەم کتێبە ئێوە ئەگاتە خزمەتتان و ئەی خوێندنەوە لێ قەومانی شیرلسانبێرگ ژنێکی ئاسایی نییە ئەم ژنە بەلای ئێمەوە هەندێشتی تازەیە بەرپرسێکی گەورەی فەیسبووکە مێردەکەی بەرپرسێکی گەورەی کۆمپانیایی سەرڤەی مۆنکی و گوگل بووە مێردەکەی لە حادسەیەکە تیاچووە و فەوتاوە ئەم بە دوو مناڵەوە ئەرکێکی زۆری دەرونی هەر کەسێک ئاستی ئابووری هەرچیەک بێ ئەوە مەسلەیەکی سایکۆلۆجی گەورەیە کە تووشە بێ ژنێک بە گەنجی هاوسەری لە دەستدا ئەم ژنە زۆر ئازایانە بەرەو ڕوژیان بۆتەوە بە پرۆسەیە کە حاڵەتەکەی طبعا لەگەڵ ئادەم گراند لێرە باسێکە ئادەم گران ڕەفیقی بووە بەڵام یەکێکە لە سایکۆلۆجیستە گەورەکانی ئەمریکا کە هەر کتێبەکەی بێنە و بستێنە give and take کراوەتە 34 زمان و نزیکەی 3 ملیۆن وەکۆڵێ فرۆشی بووە ئەو لە ئەمریکا ئەو کتێبە ئەمە ڕاستەکەی شیریل وەزعی خۆی لەگەڵ ئادەم گران تا تێکەڵ کردووە چۆن ئینسان ئاسایی بێتەوە چۆن بەرەو ڕووی ژیان بێتەوە دەیان حاڵەتی کۆسکەوتن دەیان حاڵەتی شێرپەنجە کە باسێکە دەیان حاڵەتی تاکدایک کە بەرەو ڕووی ژیانە بنەوە لە ئەنجامە لە دوای ساڵ و ساڵونی و ئەو ژنە ئاسایی ئەبێتەوە ئیستە ژنێکی کاریگەرە بە پێی گۆڤاری فۆربس و گۆڤاری تایم یەک لە 100 ژنە ناودار و کاریگەرەکانی دنیاە بە پێی کۆمەڵێ تەقدیرتر یەک لە 50
کەسایەتی جوولەکەی لەسەر ئاستی جیهان ئەمە حاڵەتێکی ئاسایی نییە کە تۆدا ئەلبەت ئوسلوبێکیشیە من پێشەوەی دەستکەمە کتێبەکە نیانخان کتێبی لێنئین وەرە بەوەرە پێشەوە ئەوە کراوە تەرجەمە کراوە عەرەبیەکەشی بە تەقەدەمی تەرجەمە کراوە هەرچەنە من نەمدیوە من لێنئینم دیسانەوە خوێندەوە ئەمە حاڵەتێکی ئاسایی نییە من مامەڵەی لەگەڵاکەم ڕێک وەکۆڵێ ئەوەیە کە بواری منە ڕاستەکەی ئەم حاڵەتی کە بیخوێنیتەوە ئینسان ئەمە بەراوردی کەی لەگەڵ ئەو دەیان کۆسکەوتن و حاڵەتەی لە وڵاتی منایە لەگەڵ ئەو من تەجروبەیەکی تاڵ و شیرینم هەبوو لەگەڵ ماڵ و مناڵ و خێزانە لە وڵاتە بووم دەیانژنی بێ هاوسەرمانە بینی لە ئیشە دەیانژری هەر نمونێکی بچووکتان بۆ باس کە مەگەر دەقەیەکەوە کۆڵێ دەرفەت هەبێ من و دایکی مناڵەکان لە شوێنێک بێکەوە ئیشمانە کرد لەگەڵ ژنێکی ئەمریکی کە ژنی ئەمریکی و پیاوی ئەمریکیش بەڕاستی مجاملن و خەڵکیان خۆشەوە زۆر هاوکار و دۆستیشن بەعقلی ئەو عقلێتە سیاسیە من لە کتێبەکەمە ئەمەی ئەمریکا وردەکاریەکی ئەم مەسەلانم وەکۆڵێ بە هێوام چاپی ئێستا نەماوە چاپی دووەمیان زیاتری ئەگەر بکرێت ئێوە بیبینن ڕۆژێک لەگەڵ ژنێکی ئەمریکا لە ئیشە مناڵێکی دەوری 5 ساڵی بەدەستەوە بوو باوشیان کرد بە یەکاو تەعارفیان کردوانە و وتی مێردەکەی تۆ کێ چیە وتی محەممەد ئەوە تا لە لێرە ئیشەکەوانە و دەی خۆشحاڵم ئەوتی ئەی مێردەکەی تۆ ئەو لە نزیکی مناڵبوون بوو مناڵێکی 5 ساڵشی بەدەستەوە بوو وتی وەڵام من شوم نەکردووە هیچ خێزانی من تووشی شۆک بوو لێ هەرەوەنەی بماوێ بە کوردی وتی دەگلااو لەو بڕن هیچی ترە ئەمە وەکۆڵێ دەیان نمونەی ئەو حاڵەتانە شیرێ سانبێرگ ژنێکی دەوڵەمەندە تووشی ئەو حاڵەتە بووە من بەش بە حاڵی خۆم دەیان خەڵکی هەژارم لە وڵاتە بینی وەکۆڵێ بە دوای نانە ڕای ئەکرد و فریانە ئەکەوت هیچی بە هیچ نەئەبوو دنیاە جێشێک لە خەڵکی بێ هاوسەر جێچێک لە دایکی تاکدایک ئەوم بینی ڕاستێکەی بە خوێن سێداقمماوە زۆر باشە ئەترسم لە تۆ زۆر ترسم کە ڕاستەکەی تۆ کە بەراوردکە یعنی ئەو پێگەی ئەو ژنی تیا بووە ئەو وەسع سایکۆلۆجیای ئەو ژنەی دێ هەموو کەسێ لە هەر ئاستێکا بێوەکو باسم کرد کە هەموو ژنێک و بەتایبەتی هەموو ژنێکی گەنج بەڕاستی سەدمەیەکی گەورەیە ئەم سەدمەکانی تێکەڵەوە نەک لە ئاستی ئەمریکا بەڵکو لە ئاستی دنیا واشکاوەتەوە بە دروستکردنی کۆمەڵێ ڕێکخراو ئەڵبەت ئەم ژنە وەکۆڵەیە مرۆڤ دۆستێکی گەورەیە کاریگەری وەکۆڵێ شتێکی سیر لە مار کاریگەری لە کۆمەڵێ شوێن ئیچی کردووە لە گوگڵ ئیشی کردووە لە گوگڵ بەرپرسەکەی کەسێکی کورد بووە بەناوی ئومێد کوردستانی ئەڵێ من کاریگەری ئومێد کوردستانیم زۆر لەسرە ئێستا ئەمانە ئەنووسم بە کاریگەریەکی چونکە زۆر باش لێم تەگەیشتووە بەڵام مدیریشی بووە لێی تێنەگەیشتووە من لەم کورتا ڕەنگە هەر ئەوەنە بتوانم بڵێم بەخوێندنەوەی کتێبەکە بە هیوام کوردەکەشتان بەدڵ بێ ئەگەر چی من گلەیەکی بچووکم هەیە لەوانەیە کە دەستکاری کوردەکەیان کردووە ئەوتم بۆ کاگیاسین جێڵم هەندێک پراوێز من ئەکرێ بڵێم چەندین یا دەیان پراوێزم بۆم کتێبە کردووەتەوە لە خوارەوە لە زاویەکان نووسیان واو یعنی وەرگێڕ ئەم پراوێزانە ئەمریکیەک بۆ ئەمریکی یا بۆ فەرهەنگ ڕۆژاوایەک بینووسێ پێویست ناکە ئەو باسیکە مەسەن لە شوێنێکە ئەڵە مێردەکەم دەیڤ لە سەرڤەی مۆنکی من سەرڤەی مۆنکی وەکو وایە من لێرە باسی کۆمپانیای ئاسیاسیال بکەم بڵێم ئاسیاسیال کۆمپانیایەکی تەلەفۆنە وا کە پێویست ناکەم من باسیکەم ئەو دەیان حاڵەتی هەیە دەیان ئیدیۆمی ئەمریکی هەیە مەسە سەربازێک هەیە ئەڵێ هەڵدە لە فیلەکە و با بچێتە دەرەوە ئەم ئیدیۆمە لەو وڵاتە لە ئەمریکا دەیان کەس باسیێکە هەڵدە لە فیلەکە هاتە ژوورەوە فیلەکە چووەتە دەرەوە ئەمە ئیدیۆمێکە ئەگەر وەکۆڵێ پراوێزێکی بۆ نەکەی تۆت لەم فەرهەنگا کەس نازێن کاکە هەڵدە لە فیلەکە یعنی چی دنیا مەسەلەن تێتۆک دنیایەک ناوی مختصراتی ناوی شەریکات و ئیدیۆم و ئەم ژنا شانازێکی تری هەیە لای من زۆر گرنگی بە کولتوری خۆی داوە کولتوری عیبری و جوولەکانەی خۆی مەسەن لە بار میتزفا بات میتزفا چییە چۆنە کێتوبا مەسەن کێتوبا شتێکە وەکو چۆن
کەسێک لێرە هاوسەرگیریە کە ئەبێ مەلای ژمارەی بڕێ بەڵام هیچ سیغەیەکی قانونی نییە عینەن ئەویش لەوێ ئەمانەی هەموو بە جوانی پاراستووە هەموو بە جوانی باسی کردووە یعنی کە ئینسانی کاتۆ تۆ لە وڵاتە بەرەو ڕوو هەر کەسێک بەڵا ئاگات لێبێ کولتور و فەرهەنگی خۆت لە دەست نەدەی چونکە خەڵکانێک کە کولتور و فەرهەنگی خۆی لە دەست بدا لەوێ لای خەڵکەکەی ئەو وڵاتەش کە خەڵکێکی تێکەڵەیە و وەکۆڵێ میلەتێکە لە تەوری تا ئێستش دروست بوونایە کولتوری خۆی من پێم وایە ئەم ژنە کولتوری خۆی دیانەتی خۆی فەرهەنگی خۆی قومیەتی خۆی لەدا لەوێ کەسانێک کە بینێ ئەڵێ کاکە و تۆ بڵێ بە بنیان و کاکە خەڵکی کوێ من پێم ناخۆش بڵێم عێراقم و کوردستانم ئەوان کوردستانی شەو سەروەختە لە کوولەکەی تەڕشانیان بیست بوو ئەی تۆ خەڵکی کوێی ئەی من باپیرە گەورەم خەڵکی فلان ویلە خەڵکی فلان وڵاتە ئەڵمانیە ئێرلەندیە فەڕەنسیە شانازی بەوە کرد تەنانەت ئەمریکی ئەفریقیەکانیش کاکە تۆ خەڵکی کوێی کوردستانم ئەی تۆ خەڵکی کوێی وەڵام باپیرە گەورەم خەڵکی غانایە خەڵکی نازان بۆتسوانایە خەڵکی ئەوەیە خەڵکەوەیە شانازی بەو فەرهەنگە دوورەی خۆیەوە کرد بە مەختی بە شەرتی ئەوان وەک کۆیلە کاتی خۆی هێنراونتەوەش ئەوش لایەنێکی ڕەشی وەکۆڵێ تاریخی ئەو وڵاتەیە کە ئەو خەڵکە بە زۆر بە کۆیلە کراوە و زۆر سپاس باسوخوات زۆرن من بە هیوام ئەگەر هەلێک هەڵکەوێ نزیکەی سعاتێک من باسوخواسی تەزبەست لە زڕۆی خۆم لەگەڵ ئەو خەڵکە لێ قەوما و چی و ئەو دنیا دەردا کە لە وڵاتە بینی بیکەم و زۆر سپاس بۆ ئێوەش بەرنامەی ئێوارەیەمان دوو ئازیز و خۆشەویست ئەزمموی خۆیان لەگەڵ لێقەومان کارەسات باسەکەن لێرە بەبێ ئەوەی کە بچنە ناو تەفاسیلی گێڕانەوەی هی ئەزممونەکە خاتون نەرمین عوسمان سیاسەتوانەوە چالاکوانی بواری سیاست و ژنان و ئەو بوارانە لێرەیە کە ئەزمموی خۆی باسەکە لەگەڵ ئەم بابەتەیە بۆچی خاتون نەرمینمان هەڵبژارد لەبەرەوەی کە کەسێکی زۆر ئازیزی لە دەستاوە کە هاوسەرەکەیەتی و فترێکی بەسەرا تێپەڕیوە ئایا چۆن مامەڵە لەگەڵ ئەم کۆسکەوتنایەکە و بە تێپەڕینی کات چۆن ئێمە لەگەڵ لێقەومان و لەگەڵ کارەساتەکانە مامەڵاکەین مایکەکە بەجێڵم بۆ خاتون نەرمین عوسمان و بانگشتیێرەکەم با فەرمێتێرە ئەم کاتتان باش وابزانم داوک ئەوەی کەش هەبوو لە تەورەکەی منە کە باس لە تۆزێ ژیان نامەی شەر بکەم بەڵێ ئەنجا شەر خۆی ساندبرێک ژنێکە لە دایکبووی 28 ساڵی 1969 خوێندنی لە هارڤەرد تەواو کردووە کە باس لە هارڤەرد دەکەین ئەکسەر یەتە بەرچاومان کە ئەم ژنە خۆی ژنێکی بەتوانە و زیرەک بووە لە وڵاتە یەکگرتووەکان لە دایک بووە دوو جار هاوسەرگیری کردووە جاری یەکەم فەشەلی هێناوە جاری دووەمیش لەگەڵ کە نووسەری کتێبەکە نووسینەکانیان لەسەر
ئەم چۆن دەربازبوونە لەو گرفتە و لەو بڵێن ئازارەی کە پێی چێشتوویەتی لە دەستدانی هاوسەرەکەی خۆی ژنێکی بەتوانا بووە ئەو بڵێن هاوسەری دووەم کە دێڤید بووە دێڤید ئەویش کەسێکی بەتوانا بووە و لە گوگڵ کاری کردووە شارل خۆی سەرەتاکەی لە گوگڵ سەرەتاکەی وەکو جێگری سەرۆکوەزیران کە ئەوان پیانەڵەن بڵێن وەکو ئەسیستانتێک بەڵام جێگری وەزیری دارایی بووە لە سەردەمی حکومڕانی دیموکراتەکان بەڵام چکە خۆی دیموکرات خواز بووە کە جمهوریەکان کۆماریەکان دێنە سەر حکوومەتی ترە وازەهێنێ و لە سلکی حکوومەتا دەرەچێ ئەچێتە سلکی تەکنەلۆجیا سەرەتا لە گوگڵا دەست پێ دەکات دوای ئەوە لە گوگڵ وازەهێنە پاژماوەکی دوور و درێژ ئەچێتە فێسبوک سەرەتا لە فێسبووکە وەکو کۆئۆردینێتەرێک CEO-یەک لەوێ ئیشی کردووە دوای ئەوەش جگە لە CEO فێسبوک کاری لەسەر بڵێن وەکو بۆردێک کە یەکەم ژنی ئەندام بۆردی ناو فێسبوک بووە و ئەمە یەکەم جارە کە فێسبوک کەسێکی وای دەچێتە ناو و بەو توانایەوە ئەو ژنەیەکێکە لە ژنە دەوڵەمەندەکانی ئەمریکا تەقدیرە کرێ ئیمکانیاتی بە ملیارێک و 600 میلیۆن ئەنجا ئەمە تەقدیری ئەو وەختەی کە لە کاتی نووسینی کتێبەکەی بووە دوو وەکو مامۆستا محەممەد باسی کرد ئەم چەند جارێک دەستنیشان کراوە لە کاریگەری ئەو ژنە لەسەر کۆمەلگا لەسەر دنیا یەکێکە لەو 100 کەسانەی کە لە بڵێن گۆڤاری تایم یەکێکە لەو 100 کەسە کاریگەریانی کە بەسەر جیهانەوەیە دوو مەسەم لە کۆبوونەوەیەکی جوولەکەکان یەکێکە لەو 5 ژنانەی کە کاریگەری هەیە لەسەر دنیا ژنە جوولەکەکان ئەجا چەند جارێک ئاوا دەستنیشان کراوە کەواتە ژنێکە ئەزمونێکی بڵێن زانستی ئەزمونێکی سیاسی ئەزمونێکی کاریگەری هەیە بۆیە ئەوەندە توانیوێتی دەرکەوێ ئەجا یەک گوتار ئادەم کە لەگەڵی نووسیوە یعنی ئەوە وەکو دیسان مامۆستا محەممەد باسی کرد ئادەم ئەویش کابراکی پرۆفیسۆرێکە لە هارڤەرد دەرسی وتۆتەوە سایکۆلۆجیستێکی زۆر گرینگە زۆر مهمە خۆی ئادەم لە یەکێ لە ئەوەکان کۆڕەکانی کە لەسەر ئەو کتێبە کردی لەسەر ئەو کۆڕێکیان کرد بە هەردووکیان لەسەر ئەو کتێبە کە تازە کتێبەکە دەرەچوو ئادەمیش و شەر اینجا ئەڵێ لە ئادەمە پرسێ موزیعەکە ئەڵێ چۆن شەر ناسی ئەڵێ وەختی خۆی کە دێڤید من ڕەفیق بووم لەگەڵی کە دێڤید هاتە ماڵی ئێمە وتی من خێزان و مناڵەکانم هێنم بەڵام کە خێزانەکەی هێنا بینیم شەر لە شەر خاوەنی زانست و علمێکی زۆر گەورە بوو مناڵەکانیشی بەلای منەوە زۆر سیر بوو کچە بچووکەکەی کە 5 ساڵ بوو پێی وتم وتی ئەمڕۆ چۆن ڕابواردووە کوڕەکەشی چوو بەلای کتێبەکان و سێری پەڕێ کتێبەکان مەکرد وتی زانی مەم خێزانەکە کە لەسەر بنەمای زانست و علم و خۆیان پەروەردە کردووە کەواتە لە هەردووکیان دوو کەسی بەتوان نابوون اینجا یەکێ لەو تەگرینگەکانی شەر دەڵێ ئەگەر ئەو ژنانەی کە لە ناوەندی بڕیارن زۆر بن ئەوسا پێویست ناکات بپرسین بۆ لە ناوەندی بڕیار نین ئەمە یەکێکە لە وتە بەنرخەکانی ئەو ینی بۆیە دائیما هەوڵی شەر ئەوەیە کە ژن لە ناوەندی بڕیارا بێ بژاردەی دووەم طبعا من جگەل لە بژاردەی دووەم ئۆپشن بی یعنی ئەتوانی بڵێم بژاردەی بی هی دووەمەکە من لێنێن ئەوەش کتێبێکە بەڕاستی پێویست دەکا بیخێنەوە بە تایبەتی بۆ ژنان بەڕای من بۆ چوونە ناو کاری گەورە بۆ بەدەستهێنانی کاری گەورە ئەمە پێویست دەکا ئەو هاندانەی لەنئێن ئەوش بخوێنرێتەوە بەڵام بژاردەی دوو بەڕێی من لە کۆمەڵگەی ئێمە زۆر گرنگە چونکە بژاردەی دوو ئەو کتابەیە بژاردەی بی یا ئەتوانین بڵێن ئۆپشن بی ئەو کتابەیە کە پێت دەڵێ ڕێگەی دووەمت چییە بۆ ئەوەی زاڵبی بەسەر گرفتەکانت کێشەکانت ئەو ڕوبەڕووی ئەنجا کێشەی ئایا تاک بێ
یا کێشەی کۆمەڵ بێ کێشەی تاگ مەسەلەم لە دەستدانی مناڵێکە لە دەستدانی کەسێکی زۆر نزیکی خۆتە لە دەستدانی بڵێن جاری وا هەیە تەلاقە چکەمانە هەموو کێشەی تاکن ئیفلاسکردنە لە دەوڵەمەنیەوە مەسەلەم لە پڕ ئیفلاسەکەی ئیتر کێشەی تاک مەسەلەم ماڵ ڕوخاندنە ماڵێکی خۆتە ئەڕوخێ بەسەرتایە زۆر کێشەی تاکی کۆمەلگا هەیە لە دەرکردنی ئیشە ئیش لە ئیش دەرەکرێی ئیشەکە و بەدڵ نابێ دانامەزرەی لە وڵاتی ئێمە مەسەلەم چی ئەەکەی ئەمە ئەوە کێشەکانی تاکە لە کێشەی کۆمەلگاشە مەسەلەم کارەساتی سروشتیە کۆڕەوە ئەوەی کارەساتی ئەنفالە بۆ نمونە یعنی دەیان کارەساتی کۆمەلگا هەیە کە ئەمانە بە کۆمەڵیش ئەو ساکە چیەکەی ئەو خاڵانەی دانەوە چۆن بتوانین ئێمە ئەو ڕێگەی دووەم هەڵبژێرین خۆمان پابەندی خەفەت نەکەینەوە خۆمان پابەندی جیرۆدەی ئەو کێشەیە نەکەین چونکە هەموو کێشەیەک مرۆڤە بەستێت هەموو کێشەیە کە لە ژیانە ڕوبەڕوو دەبێتەوە ئیتر لای خۆمانە لە دەستم وەستاوە قاچم ناڕوە مێشکم وەستاوە جا باس لەوەکە کە بۆ کۆمەلگاش چیەکە اینجا ئەمانەی کە سێ ئۆپشنەکەی کە دایناوە 3P ئەمانە ئەتوانم بڵێم مرج نییە ئەو یاسایانە بۆ هەموو تاکێک ئەبێ بەڵام تۆ چۆن ڕێگە ئەدۆزیتەوە بۆ ئەوەی ئەو سێ خاڵەی 3P مەسەلەمۆنیە بە شەخسەنەکردنی ئەو کێشەیە یا ئەوە نیە وابزانی ئەو خەمە هەتایە ئەمانە دەبێ بۆ هەموو شتێکە گونجە ئەنجا من بێم بۆ سەر باسی خۆم من ڕەنگە ئەم کتێب منیش تەجروبەیەک بم ئەتوانم بچمە ناو کتێبێکەوە یانی ئەوەنێ تەجروبەیەک ناوی نەرمین عوسمان نەوێت تەجروبەی نەرمین عوسمان نەوێت بەڵام تەجروبەی ژنێک من بە ژیانی سەختی ژیانە زۆر تێپەڕیوم یعنی یەک و دوو نییە ئەو ڕۆژەی کە مەسەم خاڵم لە سێدارە درا وا مەزانی هەموو دنیاتەوە چکە تۆ عەزیزترین و نزیکترین ڕەفیقی خۆت ببینی هیچ دەسەڵاتێکن نییە و لە بەردەمی تۆ لە سێدارەیە دەن ئەبێ چه ئازارێک بێ دوو لە دەستدانی برا شەهید بوونی برا ئەنجا سێهەمی لە دەستدانی هاوسەرەکەم ئەنجا چوارەمیشی لە دەستدانی خوشکەکەم یعنی ئەمە هەمووی بەدواییەکەوە کۆستن یەک بەدواییەکە کە لە ژیانی منە جگەل لە شتی شەخسیەکان ئاوارە بوونە ئیتر خۆتان نەزانن سیاسە دەبێت چی لێ بکە ینی ئینسان لە ژیانێکی سیاسیە ئەبێت چی بەسەر بێ بە تایبەتی ژیانی سیاسی ئەو سەردەمانە بەڵام لە دەستدانی کەسێکی نزیک ئایا ئەتوانێ دەست ببەستێتەوە بۆ هەتایەتەوە هەر ئەو کەسەبی بەڕێی من ئەتوانێ ئینسان بژاردەی دووەم و سێ هەمیشی هەبێ من وەکو خۆم ئەو ڕۆژەی کە بووم بە ئەو ڕۆژەی کە دارۆ بە حەڤە ڕۆژ هەموو نەخۆشی و شتەکەی بە حەڤە ڕۆژ بوو طبعاً کە تۆ کەسێک لە دەزەدەی حەڤە ڕۆژ ئەبێت چی استعدادێکی نەفسیت بۆ ئەوە دروست بێ هیچ استعدادێکی نەفسیت بۆنێت و دوو ئێمە وەکو شەر باسیەکە دوو ڕەفیق و دوو هاوڕێ و دوو کەسی زۆر نزیک بووین بەیەکەوە ئەو ڕۆژەی کە تازیان بۆ دانا هێشتا نەگەڕابووینەوە سلەیمانی لە بەڵمەدی سوید بێکی هات بە کوڕەکەمی ودوتی دایکتان بۆ بە وەزیر لە بەغا ناوی دەرچۆ ناوی خوێنراوەتەوە بۆ بە وەزیر شەوەکەی کوڕەکەم هادوتی دایکە هەرچەند کاتی ئەوە نییە بەڵام شتێکی وان وت شوتمە شتی خەیاڵە چکە کەس پرسی بە من نەکردەوە نە ئیستیعدادی نەفسیم هەیە و نە ئەیکەم پاش ماوەیەکی پێچوو کورد و تەنی دەڵێت بینی خۆت و ئەوە ڕۆژ بە ڕۆژ شاخێ ئەکەوتە بینەوە ئیتر چونکە سایکۆلۆجەتی ئینسان وا فێر بووە کە وەکو جەستە وایە مقاومە ئەکا بۆ ئەوەی شێت نەبی بۆ ئەوەی ئەوەنێ باری دەرونیت خراپ نەبێ ئەوە وایە تەبیعەتی جەستەی ئینسان مرۆڤ وا هەڵکەوتووە وتم شتیوانە دوای تقریباً 20 ڕۆژ 30 ڕۆژ ئەوە شتێکی ئەوا دەبوو مام جەلال هاتە ماڵەوە بۆ ئەوەی پێی وتم کە شتێکی وایە
وتم نایکەم چکە من هیچ ئیستادادێکی نەفسی منە نازانم ماڵەکەم چی بەسەراتەوە تۆ نازانم مناڵم چی بەسەردێتەوە تەڵەبەم هەیە سنفی چواری عادادی تەڵەبەم هەیە لە جامیعەیە مناڵم هەیە لەبەرەوە ناتوانم منەمانە بەجێ بێڵم مناڵەکانی کۆ کردەوە و ئیتر قسەوتی هەمویانم ئەوێ کە کۆی کاتەوە طبعا ئەوانەی کە هاوکارم بوون بەڕاستی مناڵەکانم بوون و نازەنینی خوشکم کە هەموو ژیانم من خۆم قەرزاری ئەوانم بۆ ئەو کۆستە بەڕاستی خۆی و مێردی بە تایبەتی خۆی هەموو شتێکی بەجێهێشت هات بە دیار مۆدانیش لە بەغا ئەو ساینسان دڵی ناسکە بێستم خۆشم بۆ ئەوە گریانم دێتەوە بە هەموو شتێ عادزە بووم بە هەموو شتێ تووڕە ئەبووم ئێکێ پێیوت بەمە لەم ماڵە نابی دەستمە کرد بە گریان ئێکێ پێیوتم بۆ ماڵ چاکێت تۆ دەستمە کرد بە گریان بۆ بورنە ئێستاش خۆم خەمەوە ئەو کاتە بەڵام ئەمانە هاوکار بوون هاوکاری دۆمیشم ئیشەکەم بوو ئیتر جەخ هەموو ژیانی خۆم تەرخان کرد بۆ ئیشەکەم هەرچەند من خۆم قەت بێ ئیش نەبووم پێشەوەش هەر وەزیر بووم لە کوردستانە جا هاوڕێکانم ئەوانی کە هاوکارم بوون کە سوکارم و ئیش هەوڵیشم ما لە ئیشەکانم سەرکەوتوو بم لاواز نەبم لە بەردەمی ئەو کۆستە گەورانەی کە بەیەک بە دوایەکە و توشمە بە مناڵەکانیشم وت باوکتان ڕۆیشتووە کەسی بێتوانای بەجێنێشتووە هەمووتان زیرەکەن خوێندنتان تاو ئەکەن هاوکارم بن منیش هاوکارتانە بم ئیتر من قەرزاری ئەوانم بەڕاستی یعنی کچەکەم سنفی چواری عادادی بوو مەسئولێتی ماڵێکی هەڵدەگرت چێشتی لێ ئەنا ئاگای لە جاموجان پیانە و دەیان مدیر عام بە مدیر عامی لە دایک بووە چونکە ئەمری دەکرد ئەوانیش بە قسەیان دەکرد ئیتر ئەمانە هەمووی بوون بە هاوکاری ئەوەی کە من بتوانم ئەو قۆناغا بە باشی ببڕم هەرچەنە و ئازارانە قەت تەواو نابێ هەرچەند جارێک کە بیرت دەکەوێتەوە ئیتر تۆ ئەچیتەوە ئەو قۆناغا ئەوەی کە جوانە لە ئینسانە دەبێ دائیمە بیرنەوە لەو لەحزانە نەکاتەوە ئەبێ بیر لە لەحزەی خۆشی بگەڕی بە دوای خۆشی لەکوێیە بچیتە ئەوێ هەرچەند من ئەزانم زۆربەی ئەوانەی کە لێرن کە خەفەتێکیان هەبێ کاتێک کە پێدەکەنن تەزوەکان بەلەشیان دادادێتەوە دەڵێ بۆ پێ بکەنم کاتێک چیتە خۆشی یادی ئەو شتانەکەی بەڵام لە هەموو حاڵەتێکە ئینسانە بێ خۆی بدۆزێتەوە ژیان بەردەوامە ناکرێت تەسلیمی خەفەت بی بژاردەی دۆم لە بەردەمی هەموو کەسێکە ڕێگە چارە لە بەردەمی هەموو کەسێکە جا بۆیە ئێمە میلەتێکین خەڵک دڵی بۆ خۆشە ماومە میلەتی ئێمە دڵی بەوە خۆشە کە دائیمە خەفەتبار بی کە خەفەت زۆریش خەفەتبارە بی پێڵن ها کەسی لێ نەقەمەوە ئیلا ئەو نەبێ زۆریش خەفەتیش ناخۆی ئەڵێ سێری کە وەڵا هیچی بەبی خەیاڵات دانایە لەبەرەوە نابێت گوێ بیتە ئەو ئەبێ خۆتبی لە هەموو قۆناغێکە ئەوە لە هەمووی لە لای من گرنگترە هیوادارم هەمووتان بیخوێننەوە من کتێبەکە بەڕاستی زۆر هەل نووسینیشم لەسەر نووسیوە هیوادارم بتوانن وردەکاری لەسەر ئەوە و تطبیقیشی کەن لەسەر ژیانی خۆتانە چونکە ئەمە تەجروبەی یەک و دوونین تەجروبەی کۆمەڵی خەڵک زۆر سپاس بۆ خات و نەرمین بە ئومێدیەوەی کە هەموو ئەو برین و کۆستانەی کە بەسەری هاتووە بیکا بە وزەی زیاتر بۆ ئیشەکانی بۆ چالاکیەکانی بەڕێزان من لێرە یەک کۆمنتی بچووک لەسەر کتێبەکەیەم طبعا کتێبەکە بۆ کولتورێکی جیاواز نووسراوە ژنێک لە کلاسێکی تایبەت لە چینێکی تایبەت نووسیوێتی لە کاتی خوێندنەوە ئەبێت خودێکی ڕخنەیمان هەیە لە دەستینێن ئەم کتێبە ئەزمموی کەسێکە ڕەنگە ئەزمموی ئێمە جیاواز ئێمە گرنگە ئەزمموی خۆمان بنیاد بنین کتێبەکە لەو ڕۆوە ئەکرێت تایبەت بێ بە کەسێک و بە کولتورێکی تایبەتی و ئێمەش لە کولتور و لە ئەزمموێکی تایبەتیان گرنگە کە ئاگامان لەو پۆینتە بێت لەو خاڵە بێ لە کاتی خوێندنەوە ئەو خاڵە لە دەستنەی بۆ ئەم ئێوارەیە هاوڕێ و میدیاکارێکی ئەزیز و خۆشەویست لەگەڵمانایە کە لەنەوەیەکی دیکە جیاواز لەنەوەی نەرمین خان کە ئەویش کاکە بێستون عوسمانە ئێوارەتان باش
کەستان بیرتانیە شەوی 21 لەسەر 22 پێنجی 2010 لە کوێبوون چیتانە کرد باسی چیتانە کرد لەگەڵ کیا بوون کەواتە فیکرەکە ئەمەیە ئەگەر شتێک لەو ڕۆژەیە ڕووی نابێ بە نیسبەت هەر یەکێک لە ئێمەوە تایبەت بێجا شتێکی خۆش بێ یا ناخۆش بێ بیرمان نامێنێ ئینسان ئەو تاریخانەی تەنها لە بیرەمێنێ کە شتێکی زۆر گەورە جا ڕەنگە جا هەنێ جار ڕەنگە لە دایکبوونی مناڵێک بێ یا زەواج بێ یا دوور بێ ڕۆشتنی یەکێک بێ لەو حاڵەتەیە لە بیرەمێنێتەوە بەڵام 21 پێنجی 2010 بە نیسبەت منەوە سەرەتای 4 شەو بوو لە ژیانما کە بۆ من وەکو 4 سەدە ڕۆشتن 4 شەو کە لەم 4 شەوەیە سەدان هەزار پرسیارم لە خۆم لە باوەڕەکانم لە ئەزمموی ژیانم کردەوە کۆمەڵێک پرسیار کە تاکو ئێستا وەڵامیان نازانم بەڵام شەوەکانی 21 22 23 و 24 و 25 پێنجی 2010 بۆ من وەکو 4 سەدە بوون کە بەو شێوەیە تێپەڕین بۆچی شەوی 21 لەسەر 22 پێنج من لە نەخۆشخانەی فێرکاری سلێمانی بووم لە حوشەکە لەگەڵ براکەم و کۆمەڵێ لە خزم و کەس و کار و هاوڕێ چاوەڕێمانە کرد و باسی نەشە بوو نەخۆشی و چارەسەری نەشە لەلایەکەوە من لە ناو گفتوگۆکەیە بووم قسەم لەگەڵەکردن لەلایەکیشەوە بە مۆبایلەکەم لەگەڵ پزیشکێکی هاوڕێم قسەمە کرد بۆی ڕێی دووهەم وەرگرین لە پزیشکێکی پسپۆڕی دیکەوە بۆ ئەوی بزانین ئەو نەشتەرگەریەی بڕیاریراوە بۆ نەشەی ئەنجام بین کاریگەری چییە بێت چونکە کەیسەکەی زۆر قورس بوو پێویست بوو پزیشکێک لە وڵاتێکی کەوە بێت و ئەو نەشتەرگەریەی بۆ ئەنجام بە لەسەر مۆبایلەکەم نووسرا بوو نەخۆشەکە ئەگەر ئەم نەشتەرگەریەی بۆ بکرێ ئەگەری مۆرتالیتی ینی مردنی زۆر بە نیسبەتێکی کەم داوەزێ بەڵام ئەگەری کەفتەکاربوونی مۆربیدیتی بە نیسبەیەکی زۆر بەرزە بێتەوە تەمان ئەوەی کە لە تێکستەکە بە نەخۆشەکە ناوەبرا نەشەی خوشکی من بوو نەشە ساڵی 1993 لەدایک بوو ناومانان نەشمیل لە ڕاستیە بەڵام لەبەرەوەی 4 ساڵ دوای وەفاتی دوو برام هاتە خێزانەکە و جارێککە نەشەی گێڕایەوە بۆ خێزانە پڕماتەمەکە ئێمە دخۆشەویستیا پێمانەوە نەشە 6 ڕۆژ بوو لە بەشی چاودێری ورد لە نەخۆشخانەی فێرکاری سلێمانی ئەمایەوە لەبەرەوەی 6 ڕۆژ پێشتر لە کاتی ئیشکردنا کە یەکەمین ڕۆژەکانی ئیشکردنی بووەکو ئەندازیارێک لە بەرزایی زیاتر لە 10 مەترەوە کەوت بۆ خوارەوە بە سەرسەریا 13 شکاوی لە سەر و دەموچاویا هەبوو و چەند خوێن بەربوونێ لە مێشکیا هەبوو هەتا 21 مانگ هێشتا ئومێدێکمان هەبوو چاوەڕێمانە کرد کە نەشە چاک ببێتەوە پزیشکە هاتن پزیشکی هاوڕێمان پزیشک لە دەرەوە هەموو هەوڵێکمانەیە بۆ ئەوەی کە نەشە بگەڕێنینەوە بۆ ژیان بەڵام شەوی 21 مانگ پێمان زانی کە نەشە مردنی مێشک ڕوویدا ئەوەی کە پێڵێن مێشکی مرد یان پێڵێن مەوتی سەریری بەپەلە لە گوگڵ نووسیم مردنی مێشک چییە قسەکەی گوگڵ پشکێن بوو جوابەکەی ئەیوت مردنی مێشک پزیشکی لە ڕووی پزیشکیە و لە ڕووی یاساییەوە یەکسانە بە مردن چونکە لە تاریخی بەشەریەت تا ڕووی نایەوە یەکێک دوای مردنی مێشک بگەڕێتەوە بۆ ژیان ئیترێمە 4 شەو ئەگەر بە یەک جوملە ئەو 4 شەوەتان بۆ کورت بکەمەوە کە چی بوو چاوەڕێی مردنی مردوویەکمانە کرد کە حازر بووین هەموو شتێک ببەخشین بۆی بژی چکە مردبوو لە بەردەستمانە بەڵام هێشتا دڵی لێ ئەیە بە کۆمەڵی جیهاز تەمان بەپەلە من لە پزیشکەکانم پرسیوتم ئەو جیهازی هەنا سەدان و ئەو عیلاجانەی کە ئەیەنێ ڕایەگرنیان ناوتیان بەپێی یاساکانی عێراق ئێمە هەتا دڵی لێبات بەردەوامە بین لە پێشکەشکردنی خزمەت گوزاری تەندروستی تەمان یەکێک لەو پرسیارانەی کە باوەڕەکانمی لەرزان لەو 4 شەوەیە ئەوە بوو ئەکرێ کچێکی 24 ساڵ یعنی کە چاوەڕێی زەواج و خەنەبەندان و ماڵ پێکهێنانە بوونەوە عەبڕوا یعنی تۆ باوەڕەکەی شتیوە ڕووبا ئەکرێ ئەم هەموو پزیشکە بە دەوریەوەیەتی نەتوانن علمی طب یەکێکە لە قەدیمترین علمەکانی سەرڕووی ئەرز و زۆرترین بحوث لە علمی طب باکراوە چکە پەیوەندی مباشری لەگەڵ ژیانی مرۆڤایە قابلە چارەسەرێکی پێنەبێ
ئەی قابلە ئەو حکایەتانەی کە ئەوەتەی هەین گوێمان لێ بووە کە قودرەتی کونفەیەکون هەیە و واقع هەڵەگێڕێتەوە و مردوو زیینوەکاتەوە تۆ بڵێ بۆ ئێمە ئیش نەکا ئەو حکایەتە هەموو ئەم باوەڕانم لەو چەند شەوەیە کەوت نەبەر هێرشێکی زۆر زۆر گەورە کە من تاکو ئێستا وەڵامیان نازانم. پرسیارێکی کە وەڵامی نازانم ئەوە بوو کە ئایا ئێمە چاوەڕێ بکەین بەردەوام بێ بە جیهاز بە زۆر هەناسە بە نەشە بین بۆی دڵی لێبات و چاوەڕێ بین نەشە بئاوسێ شێوازی تەشویه ببێ زیاتر ئازار بخوا ئەگەر نازانم ئینسان کە مێشکی مرد هەست بە ئازار ناکە ئەوەی کە علمیەن ئەیڵێن بەڵام ئێمە باوەڕێکمان هەیە کە ڕۆح هەیە لە جستەی ئینسانە و تەنانەت دوای مردنیش هەستیەمێنێ و ئەبیستێ ڕێگە بین زیاتر ئازار بچێژێ نەشە یا بڕیار بین ئەو مەکینەیە بکوژێنینەوە و بەدەستی خۆمان نەشە بکوژین یعنی ئەمەیە یەکێکی کەبوو لەو پرسیارانەی کە تاکو ئێستا من وەڵامی نازانم یەکێکە لە نقاشە زۆر گەورەکان کە لە عالەما هەیە و ڕۆژی 25 مانگ ئەوەی کە چاوەڕێیەکرا ڕوویە نەشە بۆ هەتایە دڵی لەلایەن وەستا کۆمەڵی دیمەنی ئەو چەند ڕۆژە هەیە کە من قەت لە بەرچاوم لا ناچن من هەموو ئەو ئەرکانی لەسەر شانم بوو دوای لە کاتی نەخۆشیەکە و لە دوای وەفاتی نەشەش ویستم هەمووی بەدەستی خۆم جێبەجێ بکەم کاتێک نەشەمان ئەشت دایکم تۆزێک خەنەی نارد بۆی هەڵی سوین لە دەستی نەشە لەبەرەوەی وا چاوەڕێمانە کرد لەو هەفتەیە نەشە خەنەبەندان بکە هاوڕێی تەمەنی نەشە بەخشین کە لێرە دانیشتووە و یەکێکە لەو کەسانی کە دەورێکی زۆر گەورەی هەبووە لە ئامادەکردن و بڵاوکردنەوەی ئەم کتێبە بە کوردی لە بەردەم ژوورەکەی ئاوەستا بوو تارایی بوو کێنی نەشەی بەدەسەوە بوو ئەلەرزی و نەیەتوانی قسە بکە نەمانەتوانی بە هیچ شێوەیە کۆمیونیکیشن لەگەڵ بەخشین بکەین ئەمانە طبعاً هەمویان کۆمەڵی ئازارگەلیان جێهێشت لای من کە بۆ ئەبەد لە بیرم ناچێتەوە یعنی ئەمەی کە باسی یەکەم ساڵێک و 6 مانگ یا 7 مانگە بەڵام ئێستش کە ئەنتیبەکتەریەڵێک هەیە کە ئەچیتە بەشی چاودێری وردەوە ئەبێ بیەی لە دەستێت طبعاً من هەموو شەوێ 10 جارە چوومە ئەوێ بۆ لای نەشە ئێستش کە بۆنی ئەو دژە بەکتریایەتەوە لوتم منە باتەوە بۆ ئەو دەشەوە مۆنیتەرێک لەسەر سەری ئەو نەخۆشانە دانێن ڕیتمی لەیانی دڵی یاخود فشاری خوێنی یاخود نیسبەی ئۆکسجین لە خوێن یا پیشانەیە دەنگێکی هەیە جا هەنێ جار کە هەموو شتێک باش بڕوا دەنگێکی ڕیتمیە با بڵێن هەنێ جاریش کە بەرزی و نزمیەک لە نیشانەکانی ژیانیا هەبێ ئالارمێکی ناخۆشە من ئێستا لە تەلەڤیزیۆنیش کە گوێم لەو دەنگە ئەبێ بەعزە جارێ لە ئەفلامە یا لە حەلقاتە ئەم باتەوە بۆ ئەو دەشەوە کۆمەڵە پرسیاری زۆر کە وەڵامیان تاکو ئێستش نازانم طبعاً پرسیارە گەورەکەش طبعاً ئێمە خێزانێک بوو وا بڕیار بوو 7 کەس بین بەس بڕیاری ئێمە وا بوو 7 کەس بین دایە و بابە و 4 برا و خوشکێک بەڵام ئەمڕۆ بەتەنها من و برا گەورەکەم و دایکمین 2 برام شێرپەنجە لە ساڵی 1989 بردنی باوکم لە ساڵی 2009 بەجێی هێشتین و نەشەش پار بەجێی هێشتین من ئەو ڕۆژەی کە باوکم لە نەخۆشخانە بوو جەڵدەی دڵی یا بەیانیەکەی تەمەن بۆ شەوی ڕابردوو من ئاهەنگی نیشانەکردنم هەبوو و باوکم لە ئاهەنگەکەیە حازر بوو بۆ ڕۆژی دوایی باوکم جەڵدەی دڵێ یا و ئێمە لە نەخۆشخانە خۆمان دۆزیەوە من برا گەورەکەم ئەوەتەی هەم وام زانیوە شت نییە ئەو لە دەستی دەرچێت لە حیاتە هەرچی مەحاڵە بۆ ئەو ئاسان بووە و توانیوێتی بۆ منی جێبەجێ بکە بەڵام ئەو ڕۆژە کە بینیم پزیشک پێیوتین چانسی ژیانی باوکتان لە 5 ئەو چاوانەی کە من ئەوەتەی هەم چارەم تیا بینیون فرمێسکیان پێ هاتە خوارەوە و من ئەو ڕۆژە لوتم بەو تعبیرەی کە ئەڵێن ها لوت ئەیا بە بەردی ئەلحەدا بەو معنایە لوتم یای بە بەردی واقعە حەقیقەتە کە زۆر شت هەیە لە دەرەوەی ئیرادەی ئێمە و تەنانەت پاڵەوانی خەونەکانی مناڵی منیش کە برا گەورەکەمە ناتوانێت چارەسەریکە لە وەفاتی نەشەیە جارێکی کە دووبارە بۆ ئەم ڕوبەڕووبوونەوەی من لەگەڵ واقعە و بەو هەموو پرسیارەوە کە هێشتا لە مێشکمان بەڵام
من لە تەجروبەی خۆم کۆمەڵێ شت فێر بووم کە حەزەکەم لەگەڵ ئێوە باسی بکەم. یەکەمیان کاتێک کە کەسێک لە دەسێ کە بژاردەی یەکەم نامێنێ بە نیسبەت تۆوە، تۆ هیچ بژاردەیەکی دیکە و لە بەردەمان نییە هەتاکو بتوانی یعنی ناتوانی بژاردەی یەکەم بگەڕێنیتەوە. تەنها یەک ئۆپشنە هەیە، یا ئەوەیە شەڕەکەی لەگەڵ واقعە کە شەڕ لەگەڵ واقعە تۆ بە دۆڕاوی دەسە پێ کردووە چونکە لەگەڵ واقعە شەڕ ناکرێ نەتیجەی نییە، یان ئەوەیە وەسیلەیە کە دۆزیتەوە هەڵ بکەی لەگەڵ واقعە. هەڵکردن لەگەڵ واقعە لە ڕاستیە بژاردەی دووهەمە. ئۆکەی من بۆ لەحظەیەکیش نەشەم لەبیر ناچێتەوە، لەسەر مۆبایلەکەم ڕسمی ئەو هەیە، هەموو ڕۆژێ لە یادمایە. بەڵام من دوو شتەکەم، یەکەمیان ممارەسەی ئازارەکەی خۆمەکەم، ئازارەکەم ئەچێژم و تعبیری لێ ئەەکەم. یعنی ڕۆژی وام هەیە 4 سەعات لە ژوورەکەی خۆما بەتەنها ئەگریم، ڕۆژی وام هەیە لەگەڵ 4 هاوڕێی نەشەیە دانیشین 6 ساعت باسی یادەوەریەکانی نەشە ئەکەین، ڕۆژە خۆشەکانی، بەعزە جارێ زەردەخەنە یەتە سەر لێومان، بەعزە جارێ ئەگرین. بەڵام لە هەمان کاتە ئەچمە دەرەوە لەگەڵ هاوڕێکانما دائەنیشم، لەگەڵ مناڵەکانما ئەو هەموو ئەو ئەرکانی لەسەر شانمە جێبەجیانەکەم، گۆرانی ئەڵێم هەڵەپەڕم، ژیانی ئاسایی خۆم بەڕێوە ئەبەم، علاقەم لەگەڵ هەموو کەسێکا بە ئاسایی ئەبەم بەڕێوە. ئەمە بژاردەی دووهەمە بە نیسبەت بنەوە کە کار بکەم، پەیوەندی کۆمەڵایەتیم بەردەوام بێ، ژیانی ئاساییم بەردەوام بێ، بەڵام ئازارەکەش تا ئەخیر حەد بچێژم و تعبیریشی لێ بکەم. بە نیسبەت بنەوە چەند معنای هەیە ئەم دانیشتنەی ئەمڕۆ، بەس یەکێک لە معنا گەورەکانیشی ئەوەیە کە من بە نیسبەت خۆمە وەکو تێراپیەک ئەیبینم. دووهەم شت تێراپیەکەی بینم لەبەرەوەی کە تعبیر لە ئازارەکانی خۆمەکەم. مەسەلەی گریف لەم کتێبەیە کە زۆر باسی لێکرێ بە کوردی ڕەنگە نزیکترین کەلیمە کە بۆی دۆزرابێتەوە تەعزیێباری بێ، بەس من چەند خاڵێکم هەیە لەسەر ئەوە بیڵێم. یەکەمیان تەعزیێباری بەو معنایی یا بەو سیاقەی لە کللتوری کوردیە هەیە. معنای تەعزیێباری ئەوەیە کە یەکێکی لێ مرد مەسەن ژنەکان قژیان ڕەش نەکەنەوە بەڵام جلی ڕەش لەبەرکەن. یعنی نازام ئەگەر ڕەش خراپە بۆ ئەبێ لەبەرکرێ، ئەگەر باشە بۆ نابێ قژ ڕەش بکرێتەوە. یان پیاوەکان تەلەڤیزیۆن داخن لە ماڵە، یعنی ڕەنگە ئێستا بە نیسبەت ئەم ئێلیتەوە کە لێرە شتیوان نەمابێ، بەڵام یەک تۆس بچنە دەرەوە لە مجتەمەعات تەماشاکەن هێشتا خەڵک تەلەڤیزیۆنەکەی بۆ 40 شەو ئەکوژێنێتەوە لە ماڵەوە، ناچن بۆ ئاهەنگ. یعنی تا ساڵێک ئەڵێ تەنانەت ئەگەر داوەتیش کرێن نابێ بچن بۆ ئاهەنگێک. ئەمە لە ڕاستیە ئازار چێشتن نییە. بەڕێی من گریف یعنی ئازار چێشتن و تلانەوە، کەلیمەی تلانەوە لە کوردیا زۆر ئەگونجێ لەگەڵەوەیە. بەس ئەوەی کە ئێمە ئەیکەین بەرامبەر بە لە دەزانی کەسێکی خۆشەویست، لە ڕاستیە ئازار چێشتن و تلانەوە نییە، لە ڕاستیە ئازاردانی خۆمانە، زیادکردنی ئازارێکی ترە بۆ سەر ئازارەکانی خۆمان. ئەوەی کە پێویستەکە بکرێ ئەوەیە کە ئازارەکە وەکو خۆی بچێژی تعبیری لێ بکەیت و هەڵ بکەیت لەگەڵ ئەو ڕوتینە تازەیی ڕۆژانەی ژیانت کە هاتوۆتە پێشەوە. ئەخیر خاڵکە ئەمەوێ باسی بکەم، لە تەجروبەی حیاتی خۆمەوە من شتێک تێگەشتم. ئەویش ئەوەیە کە هەمومان ئێمە ئینسان تەنهاین لەم ژیانەیە، لەسەر ئەم ئەرزە گەورەیە کە ئەژین تەنهاین. ڕاستە دایکمان هەیە، باوکمان هەیە، برامان هەیە، کەسوکارمان هەیە، هاوڕێمان هەیە، بەڵام من بیرم نییە یەکێک لە گەورەترین پرسیارەکانم بوو کە لەسەر سەری نەشە وەستا بووین و ئەو مێشکی وەستا بوو تەنها دڵی لێ ئەیە. ئەموت ئێمە ئەتوانین چی بکەین بۆ نەشە؟ ئەوەی کە ئێمە ئەیکەین بۆ نەشە لە ڕاستیە هیچ نییە. ئۆکەی باشترین پزیشک بێنە، باشترین نەخۆشخانە، باشترین دەرمان، نازام نەشتەرگەری چی، بەڵام ئەو لەو کاتەیە پێویستی بەو شتانە نەبوو ئێمە بۆی بکەین. پێویستی بەوە بوو یەکێکمان لەگەڵ یا بڕۆین، بە تەنها نەڕوا. ئەمە شعوری شخصی من بوو کە مردن ڕەنگە نادیارترین شت بێ کە ئینسان بتوانێت تەجروبەیەک بێ کە ئینسان پیایە بڕوا. کەسمان نازانین چی ڕۆیا دوایەوە ئەمرین، بەڵام بە تەنهایی ئەو شتە ئەژین. ئەی من چەند جار بیرم لێ کردەوە وتم ڕاستە من نەشە بەدەستی خۆمە خەمە ئەم چاڵەوە و خۆڵەکەم بەسەریا و بەجێ هێڵمە ڕۆمەوە ماڵەوە. یعنی
ئەگەر ڕاست وایە نەشە تەنها نەبووە ئێمەی هەبووینە وایە من لەگەڵ بڕۆشتمایە بۆ ئەو شوێنەی کە ئەڕوا من تێگەشتم لەوەی کە ئێمەی بەشەر تەنهاین لە دنیاە بە تەنهایی لەدایکە بین بە تەنهایی ئەمرین و بە تەنهاییش ئەژین ڕاستە دەیان فۆرمی پێکەوە ژیان بنیاتەنین هاوڕێیەتی دروستەکەین خێزان دروستەکەین بەڵام لە نەتیجەیە هەموو ئەوانش بۆ ئەوەیە هەوڵێک بین ئەو واقعە بگۆڕین کە ئێمە تەنهاین بەڵام ئەخیر خاڵکە ئەمەوێ بیڵێم ئەوەیە کە زۆر گرنگە ئێمە بە ئینگلیزی پێڵێن ئەکنۆڵج یعنی ئەکنۆڵجی ئەم تەنهایی خۆمان بکەین لی تێبگەین دانی پیا بدەین بزانین کە ئێمە تەنهاین و عیلاقاتمان لەگەڵ خەڵکانی دەوروبەرمان لەسەر ئەساسی ئەو شتەدا بنین کە ئێمە تەنهاین ئەویش تەنهایە فۆرمێکە دۆزینەوە کە کەمێک تەنهایی یەک بڕەوێنینەوە بەڵام هەمیشە لە خەیاڵمان نابێت کە ئێمە تاکی تەنهاین و ئەخیر جوملە زۆر بەلامەوە گرنگە کە بتوانین ئەم تەنهاییە لی تێبگەین و فۆرمەکەی لە لۆنلینس بگۆڕین بۆ سۆلیتیود لۆنلینس لەگەڵ سۆلیتیود بەداخەوە لە کوردیا هەردووکیان پێیانەوترێت تەنهایی بەڵام دوو معنای زۆر قوڵی فەلسەفی جیاوازیان هەیە کە بەجێ هێڵم بۆ ئێوە و ئومێد دەکەم هەرێکێک لە ئێمە بتوانین لۆنلینسی خۆمان بگوێزینەوە وەرچەرخێنین بۆ سۆلیتیود زۆر سوپاس زۆر سپاس بۆ کاکە بێستون بە هیوای ئەوەی کە ئەو هەموو ناخۆشی و مەساتە بگۆڕێ بۆ وزەیەکی گەورە کە بێگومان لە قسەکردنی و لە شخصەتی خۆیان بینین کە بۆ بە وزەیەک بۆ ئیشکردن و بۆ بەردەوامی بەڕێزان پێش ئەوەی کە کۆتایی بە دانیشتەکەمان بێنین ئاگادارتانەکەمەوە کە لە دەرەوە کتێبەکان ئامادەن و بزانم پێم وابێ بە داشکاندنیشەوە لەوێ هەن وایان بە منوت دەکەواتە هەدیە بۆ ئێوە بە ناوی نیانخانەوە ئەو پێشکەشی ئێوەیە کردووە بۆردێکیشمان هەیە بە ناوی بۆردی وەفا و ژیان دۆستی و بەردەوامی لەو ستیکەرانە شتە نووسین بۆ هەر کەسێک خۆشمانێت توانی شتێکی بە بنووسین لەوێ هەڵی بواسین و هەر بەڕێزێکیش ئامادە بێ ئەزمونێکی کورتی خۆیمان پێشکەشکە ڤیدۆکەمان لەوێ کامێرەمانەکانمان لەوێنە کامێرە مێنمان هێ نازەم هەمانێنە کامێرە ومێن ئینتەرویویەکی بچووک لە هەر بەڕێزێک وەرەگرین کە خۆی حەس بکە لە دەرەوە و هەروەها پێش کۆتاییش نیانخان وتەیەکی کورد سوپاسنامە وەروەها گوڵی ڕێزلێنان پێشکەش بە ئەو بەڕێزانەکە کە ڕۆڵیان هەبوو لە بەڕێوەبردنی ئەم پانێڵە فەرموویان خان ئامادەبوانی بەڕێز زۆر سپاسی ئامادەبوونتانەکەین بۆ ئەم چەند ساتە هیوادارم دڵگرانمان نەکردبن هەر یەکەمان بێگومان بە تەجروبەیەکی قورسی ناخۆشە ئەڕوات لە ژیانە ئەگەر نەڕۆشت بێ یا ئەڕوات لە داهاتووە هیوادارم دڵتەنگمان نەکردبن لێرەوە زۆر سپاسی تیمی هیوا فاوندیشنەکەم بۆ ئەو ئەرکە و ماندووبوونیان کە کردیان زۆر سپاسی کاک محەممە ساڵحەکەم بۆ ئەو تەرجمە جوانەی کە کردی بۆ کتێبەکە زۆر سپاسی تیمی ئیدیتینەکەین لێرەوە بەخشین خان ئەگەر بەخشین لێرەیت بەخشین خان سپاسی یەکەم سپاسی دیزاینەر و چاپ و دەستگای پرینتین هاوس و شیرین سائب و چراخان و ڕۆز و کە هەستان بە ئامادەکردنی ئەم ئێوارەیە زۆر سپاسی هەموو لایەکتانەکەم سپاس بۆ نەرمین خان کە تەجروبە جوانەکەی خۆی سپاس بۆ کاک بێستون و سپاسی ئێوەی بە ڕێزی ژەکەم بۆ ئامادەبوون و تەرخانکردنی کاتەکەتان من زۆر بەکەمی بە پرۆژە ڕازێ بم بچمە ناویەوە یە هاری کاری بکەم بەس پرۆژەی هیوا فاوندیشن بەڕاستی یەکێکە لە پرۆژە جوانەکان سلێمانی جوان کردووە خۆزگە هەموو سەرمایەدارەکان و هەموو ئەو کەساتیانەی کە لە کوردستانە پرۆژە پێشکەشەکەن بە ئەستی هیوا فاوندیشن پێشکەشیان کردایە بە ئومێدم کە هەمومان هاریکار بین من درێژە بە قسەکان نایم ئەم وتە جوانە خوێنمەوە خاتونیان لە پێشەکی کتێبەکان و سوێتی پێشکەشە بە گیانی پاکی ئاشناترین مرۆڤ بە ڕۆحم جوانە مەرگی برام فریا کە ئەگەر ئەم کتێبە ناوازە نەبووایە مەحاڵ بوو بتوانم بەرگەی کۆستەکەی بگرم نیان عەبدوڵڵا ئەحمەد سەرۆکی هیوا فاوندیشن هەروەها خاتوو گەشاوەکرم بەرزنجی کە هاوسەری کاکە فریا عەبدوڵڵایە نووسیوێتی ماوەی 7 ساڵ زیاترە خۆشەویستی ژیانم لەدەستداوە
کەسێک بوو زۆرم ڕێز لێ ئەگرت و زۆر شتی لێوە فێر بوو کەسێک بوو بەردەوام خاڵە بەهێزەکانمی زەق ئەکردەوە و هانی ئەم هەوڵ بۆ فێرکردنێکی باشتر و پێگەی باشتر بم لە کۆمەڵگەدا ئەو کەسە بوو کە بەردەوام ئامۆژگاریم لێ وەردەگرت و ئەمویست لەگەڵ یا پیر ببم ئێستا بەرەنگاری ژیانە بمەوە بێ ئەو بەڵام ئەو هێزەی لە مندا بنیاتینە وێنەدانەوەی هەموو ئەوەیە کە دەیکەم هەز بە بەهێزیەکەم و ململانەکان قبوڵەکەم ڕێگایەکی جیاوازم گرت بۆ مامەڵەکردن لەگەڵ خەفەت خواردن بڕیارم یا بەردەوام بم لەسەر خەونەکانی کە پێکەوە دەستمان پێکرد پاڵم بەخۆمەوەنا بەردەوام بم بەرەو خوێندنی باڵاتر و هێشتاش لە سەرکەوتندام بووم بە نمونەیەک بۆ مناڵەکانم و فێرم کردن چۆن وەک خۆم بەهێز بن ئێستاش هەموو ڕۆژێگەگریم بەڵام ناهێڵم دڵتەنگیەکەم بکەوێتە سەر ڕێگای سەرکەوتنم هەتا زیاتر ئامانجەکانم بەدەست بێنم زیاتر هەست ئەکەم لێمەوە نزیک بێت ئەزانم کە لێرەیە و هەز بە سەرکەوتنەکەمانەکات لەبەر ئەوە ئەبێ وای لێ بکەم هەز بە شانازی بکە ڕۆحت شاد بێت خۆشەویستی ڕاستەقینەم هەموو کات خۆشمەوێیت و زۆرت بیرەکەم